کۆمەڵی دادگەری کوردستان ڕۆژانی 18 و 19 شوباتی ئەمساڵ کۆنگرەی خۆی گرێدا کە چەند ڕۆژێک لەمەوە پێش کرد. کۆنگرە بە سەرکەوتی کۆتایی پێهات. گرنگترین بڕیارەکانی کە کاردانەوەی بەدوای خۆی دایەنا گۆڕینی ناوی ئەمیر بوو بۆ سەرۆک و هەروەها ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ کۆمەڵی دادگەری کوردستان. ئەمانە کاردانەوەی بەدوای خۆیان داهێنا بۆی بزانین لە ئێستادا چۆن دەبێت مامەڵە لەگەڵ کاردانەوەکانە بکەین و ئەوە ئەو ڕەخنەوە پێشنیارانەی کە هەن لە پێناو باشکردنی کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن جیان بکەینەوە لەوانەی کە لە کاتی ئیسلامیەکە ئەمیان قوبوڵ بوونە لە کاتی دادگەریەکەش ئەمیان قوبوڵە تەنها فێر بوون ڕەخنە بگرن چۆن مامەڵە لەگەڵەمان بکەین. میوانێکمان دەبێت لە سۆرانەوە کەویش بەڕێز ماڵ سامەروان گەڵاڵی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانە. مامۆستا گەنسڵاوی خوا لەبێت وەم کاتت باش. خوا لە ئێوەش بێ و هەموو کاتێکتان باش و سڵاوی خوا لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیامی خۆشەویستمان. زۆر سپاس. مامۆستا گیان چۆن ئەم کاردانەوانە باش و خراپەکانیان لە یەک جیا بکەینەوە؟ ئایا بەگشتی بڕیارەکانی خۆمان کە کۆنگرەیەکی سەرکەوتوو بوو ئەمان ڕاگەیاندووە دەکرێت پاشگەسیش ببینەوە لێیان؟ بسم الله الرحمن الرحیم. وەڵام سوپاستان دەکەم بەس من بەوە دەست پێ دەکەم عەزیزەکەی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من حوسن الئیسلام المەرئی تەرکه ما لا یعنی. ئینسانی ئیمانداری ڕاستەقینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وە باسی دەکاوە وەسفی دەکا شتێک کە پەیوەست بەو نییە لە دوور و نزیکەوە ئەو لێی بەرپرسیار نییە یانەوەتە عیلاقەی پێدانیە تەداخل نەکاتن تەداخلی ژیانی خەڵک نەکاتن. لە کۆمەڵگەی کوردەواری ئێمە داخۆڵێمانی بە تەجروبەکە کابرا ژن دێنێتن یعنی 1001 ڕەخنە لە ژنەکەی دەگرن. ئێکا کە من ژنەکەم بۆ خۆم هێناوە ژنەکە بەدڵی خۆمە ئەو ژنە بە من ڕازیەمیش بەو ژنە ڕازی ئەو دەڵێ باڵای بەرزە ئەو دەڵێ باڵای کورتە ئەو دەڵێ قەڵەوە ئەو دەڵێ لاوازە دەڵێ کاکە نەدەکرات تەمەنی تۆزێ گچکەتر بایە گەورەتر بایە ئەو جا خانوو دروست دەکەی خانوو دروست دەکەی وەرە هەر کەسێکی بەلای ئەو خانووی تۆدا تێدەپەڕی هەر یەکە و ڕەخنەیەکی لێ دەگرێتن دەڵێ وەڵی ئەو دیوارەتی نابا ئێرانە باشە ئەو ژوورە لەو لایە بایە ئەو نەدەکرات تۆزێ بەرزتریکەی بۆ مەسەرەن حەوشەکەتەن دەهێناوەتە پێش یعنی ئەو جۆرە ئەوانە ڕەنجی داوەتەوە لە کاری سیاسیشدا ولا حتا لە پەرستشەکان و لە عیبادەتەکانیشدا. ئەمن قەناعەتم وایە کۆمەڵی ئیسلامی بەو پەڕی قەناعەتەوە ئەوانەی کە ڕێیان وا بووە زۆرینەی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی ئەندامانی کۆنگرە ڕێیان بۆ داوە کە هەم ناوی ئەمیر بگۆڕێتن هەم ناوی کۆمەڵی ئەنیە پاشگرە ئیسلامیەکەش لا ببرێتن. ئەوە شتێکی ئاساییە لە ناو کۆمەڵ و لە ناو جەمعێکدا کە چ ناوێکی پێخۆشە حەزی لە چ ناوێک دەکا بۆ خۆی ناوەکە بۆ خۆی دانێ. بەڵام خەفەتی من بۆ ئەو خوشک و برایانن کە لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامین کە لە کاتێک ئێمە حەڕەکەیەکی جیهادی بوون نەمبین ڕۆژێک بێن چەک لە شام بکەن لەگەڵمان و لە هەموو ناخۆشیەکانی کۆمەڵی ئیسلامیدا بەشدار بن. کاتێک کە کۆمەڵی ئیسلامی بڕیاریدا مەکتەبی عەسکەری هەڵوەشێنێتەوە کۆمەڵی ئیسلامی مابوو پاشگرەی ئیسلامیەکەی پێوە بوو نەدەوێران لەبەر حیزبە ئەلمانیەکان و لەبەر پێگەی خۆیان بێن سەلامێک لە کۆمەڵی ئیسلامی بکەن. ئێستاش کە ناومان گۆڕیوە دەڕەخنە زمانیان ئەوەن دەهێناوەتە دەروەڵا کۆمەڵی ئیسلامی چۆن دەبێت پاشگرە ئیسلامەکەی لێکاتەوە. یعنی من یەک نمونەت بۆ دێنمەوە جارێک لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر لە جەولەیەک بووین چوینە مەقەڕی یەکێک لەو حیزبانە ناویان نادەم بەرپرسی حیزبەکە دیار بوو هەردانیشتین گلەی لە مامۆستا عەلی باپیر کرد گوتی جەنابی مامۆستا ئێوەی ئیسلامی بۆ مەسەلەن یەک ناگرن و بۆ نابنە حیزبێک و بۆی خەڵک لەگەڵتان دابێت و جەماوەرتان زیادێ زۆری ئەو قسانەکردن. وەڵا کە تەواو بوو گوتم جەنابی مامۆستا ئیجازە هەیە من وەڵامی دەم گوتی فەرموو. گوتم برای بەڕێزم دانی ئێمە هەمومان بووین بە یەک حیزب جەنابەت تۆ گەڵمان دەکەی کە بەرپرسیە و مەکگوتی ناوەڵە دەگوتم بەردێکی لەسەردانێ ئەوەیشی توینە تەداخلی مەکە. جا ئەو جۆرە ڕەخنانە دیارە بەڕاستی هەر کەسەکە و لە هەمبانەی خۆی شت دەپێوێ. ئێمە بەڕاستی کاتێک کە تەماشە دەکەین کۆمەڵی ئیسلامی بە ئەو پەڕی قەناعەتەوە زۆرینەی کۆنگرە و بڕیارەی داوە ئەمن خوازیارم بڕیارەکەی لە جێی خۆ بوو بێتن و بڕیارەکەی باش بێتن و ئینشاءڵڵا ئایندەیەکی چاچیش بۆ کۆمەڵی ئیسلامی دەستەبەر بکات. زۆر باشە مامۆستا ئەو ڕەخنانەی کە لە ئێستادا هەن چۆن دەتوانن ئێوە سوودی لێوەربگرن بەدەر لە ناوەکە بەدەر لە کۆمەڵێک بابەتی دیکە بەڵام بەگشتی لەوانەیە کۆمەڵێک ڕەخنە لە کۆنگرە هەبێت ئێوە دەتوانن لەم ڕەخنانە سوود وەربگرن و زیاتر و باشتر کۆمەڵی دادگەری کوردستان بەرەو پێشەوە برن؟ خۆی ڕەخنە دوو جۆرن عەزیزەکەی خۆم ڕەخنەیەکی ڕەخنەی بنیاتنەر ئەمە پێشوازی لێ دەکەین و سوپاسیان دەکەین بەڵام ڕەخنەی بنیاتنەریش
لە شتێکە کۆتایی پێهات بێتن حەقی وە نییە بگیرێتن. ئێستا بۆ نمونە کۆتایی بە ناو گۆڕین و بەوانە هاتووە، بەڵام دەکرێت مەسەلەن پێشنیار بکاتن کۆمەڵی ئیسلامی لەمە دوات چ بکاتن، ینی کۆمەڵی دادگەری چۆن هەنگاو بنێت، چۆن مەسەلەن بتوانێتن ساحەی کاری خۆی فراوانتر بکاتن، چۆن دەتوانێتن وائج بکە ببێتە بەدیل بۆ ئەحزابی علمانی لەو هەرێمی کوردستانە. ئەو جۆرە ڕەخنانە دەبێت بۆ داهاتووی کۆمەڵی ئیسلامی بگیرێن، بۆ کۆمەڵی دادگەری بگیرێن. لەبەرەوە ناکرێت تۆ مەسەلەن ڕەخنە یان پێشنیار بکەی بۆ شتێکە ئەسڵەن تازە گەڕانەوە نییە، ئەو جا مەسەلەن جێی خۆش ناگرێتن. بەڵام هەندێک ڕەخنان ڕەخنەی مغریزانن، ڕەخنەی خراپن، ڕەخنەی ڕوخێنەرن، کابرا حەق دووچینێکە پاڵی پێوە دەنێتن ئەو شتانە بنووسێتەوە ئەو ڕەخنانە بگرێ. ئەوانە بەڕاستی هەم ئینسان لەسەری گوناهبار دەبێت و هەم مقابلەکە شوەری ناگرێت و حەق دووچین و بغزێک دروست دەبێتن. یعنی من هەندێک لەو خەڵکەی کە مەسەلەن ڕەخنەی گرتووە دیوا دەبین زۆر بە ئینسافەوە مەسەلەن قسەی کردووە، بۆی کە ئینسان ئاگای لەو شتانە بێتن، تەدەخولی ژیانی خەڵک نەکات، تەدەخولی سیاسەتی خەڵکێک نەکا کە بەخۆی دەنا واقعەکەی دانیە. لەبەرەوەش کۆمەڵی ئیسلامی ئەوەی مەسەلەن قەناعەتی وایە بە گۆڕینی پاشگرە ئیسلامیەکەی خەڵکەکەی وەکو بڵێ لە هەویەی خۆیان ڕەش کرد بێتەوە کە موسڵمانن، ئیلتیزامەکەیان کەم بوو بێتەوە، بەڕاستی بە هەڵەدا چوون. ئەمن یەک نمونە بۆ برای خۆم دێنمەوە، یەک نمونەی بەسیط لەوانە مەسەلەن کە جەنابی مامۆستا دلێر کە لە ئەنجومەنی سیاسیدا بووە و لە ڕووی شکل و شێوە و لە ڕووی تەدەین هەموو خەڵک دەیناسێتن، یعنی خەڵک کە دەنجی بە پاشگیری ئیسلامی داوە نەمێنێتن ڕێژەیەکی زیاتری ئەندامان دەنجیان بە مامۆستای داوەکە ئەندامی سەرکردایەتی و حیزب بێتن، کەواتە خەڵک تەراجعی نەکردووە لە دینداری و موسڵمانیەتی. خەڵک کاکە ئیجتیهادێکە کراوە، ئەو ئیجتیهادە ئینشاڵڵا شوێنی خۆی دەپێچێتوە. یەک شتی دیکەش پێم خۆش ئێمە بیزانین، حرەکاتی ئیسلامی بەدەستە جەمعی لە هەموو دنیا سەفینەی نوح نییە، ئەوە نییە هەرچی سواری ئەو سەفینەی بۆ ڕزگاری بێتن. حرەکاتی ئیسلامی وەسیلەیە کە بۆ کاری ئیسلامی چالاکی ئیسلامی بۆ زیاتر زەقبوونەوە و زیاتر لە خۆداهێنانە دینی تەدەیون و دینداری موسڵمانیەتی. کەسانێک لەوانەیە لە ناو ئەو سەفینەیەشدا بن، لە ناو ئەو حرەکەیەشدا بن، بەڵام بەخوا عەزیزەکەی خۆم دەربازیان نەبێ لە ڕۆژی دوایی، بۆ چونکە ناخەکەیان بەم شێوالە نیە، ناخەکەیان نەخۆشە. بەڵام ئینسان دەتوانێتن لەگەڵ ئەو تەجەموعەدا بێتن ئینسانێکی مولتەزیم و ڕێک و پێک و بیکاتە سەفینەی نەجات و سەفینەی نو. زۆر باش مامۆستا، کەواتە چی بە ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان دەڵێ کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەرکەوتەی زۆریان لەگەڵ ڕەخنەکانە هەیە، لەگەڵ ئەوانەی کە ڕەنگە لە تعسوب و دەمارگیریشا تەنان ڕەخنە بگرن، لە کاتی ئیسلامیەکەیە پێمان ڕازی بوون، لە کاتی دادگاریەکەشا پێمان ڕازین. کەواتە ئەندامانی کۆمەڵی دادگەری لە ئێستاە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبێت چۆن مامەڵە لەگەڵم ڕەخنە و ئەم شەڕە کۆمەڵایەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە دروست بۆ بکەن. مامۆستا گەر گوێت لێمە مامۆستا پرسیارەکەم ئەوەیە لەوەی کە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە ڕەخنانە بگرن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ڕاستەی ئەنجامت دەرەنجامەکانی کۆنگرە دەکرێت. زۆر باش جەلال پێم وایە کە گوێ لە دەنگی من یە جارێک پەیوەندێکی پچراوەی وکارێکی تەکنیکیەوە جەلال خۆ پێشتر ئاماژە پێکرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێستادا گەرمەی باس ئەوەیە کە ڕەخنە لە کۆمەڵی دادگەری کوردستان دەگرێت لەسەر ناوەکەی بە تایبەتی ئەوەی کە دیارە زیاتر ناوەکەیە کە خەڵک زیاتر ڕەخنەی لێ دەگرێت. بەشێک لەو ڕەخنانەش لەوانەیە لە دڵسۆزیە بێت، لەوانەیە بەشێکی دیکەیان بەوەی ئەوە بێت کە ئیسلامێکی تۆندیان هەیە زیاترەوەیە کە پێیان قوبوڵ ناکرێت کە وشەی ئیسلامی لە حەزبەکە لێ بێتەوە. بەڵام دوجار پاشگیری ئیسلامی بە ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە لە سەوابتە دینیەکان نەبووە تا ئەو کاتێک کە کۆمەڵی ئیسلامی کوردستان نەتوانێت دەست بۆ هەڵگرتنی ئەم وشەیە ببات، هەرچەندە پێشوازیەکی زۆر باشیشی لێکەوتووەوە هەم لە ناخەڵکێکی دیندار و ئیسلامیدا و هەم لە دەرەوەی خەڵکانێکی بازنەی ئیسلامیەکەەوە ڕۆشنبیر و چالاکی دیار. بەڵام دوجار چونکە لە سەوابتەکانی دیندانیە ئاساییەکە دەست بۆ ئەم وشەیە ببرێت و پێویستە ئەوەشی کە ئەندامی کۆمەڵی دادگەری کوردستانە لە ئێستادا چونکە بڕیاری زۆرینەی کۆنگرە بۆ پێڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆنگرە باڵاترین دەسەڵاتی هەیە، پێویستە هەموو ئەندامانی کۆمەڵ پابەندی بڕیارەکانی کۆمەڵ بن
و ئەوەشی وەک ماوەستا مەروان ئاماژەی پێکرد کەمانە بڕیارێکن دراون و بڕاونەتەوە و لە ئێستادا ئەم بڕیارانە هەڵناوەشێنرێتەوە و سوورین لەسەر بڕیارەکانی خۆمان بڕیارێکی سەرکەوتوانشی دەزانین. ماوەستا دێمەوە لای جەنابت دەمەوێت بزانم ئێوە ئێستا چیڵێن باندامانی کۆمەڵ لەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک جار شەڕ هەندێک جار ڕخنەیەکی زۆر کۆمنتێکی زۆرمان ئاڕاستە دەکرێت چۆن دەبێت مامەڵە لەگەڵم جۆرە ڕخنانە بکەین باش و خراپەکانیان چۆن لە یەکجا بکەینەوە زۆر جار ڕەنگە هەندێک تەنانەت ئەندامی کۆمەڵ دڵسارد بکرێنەوە لەوەی کە پێیان واوێ مادام ئیسلامیمان پێوە لا بردووە ڕەنگە سازش لە هەندێک سەوابەتی دینیش بکەین. جارێ مەسلەی تەنازولکردن و سازش لە قەزیە دینداریەکان بەڕاستیە کەسێکە ئەلفوبێ ئیسلامەتی زانیوێ دەزانێت دینداری و موسڵمانێتی مەربوط نییە بە ئەو حیزبایەتی کە دەیکەی. ئێمە بەڵێ حیزبێکی ئیسلامین بەڵامەکو گوتم لەوانەیە ڕێژەی تەدەیون و ڕێژەی ئیلتیزاممان جۆراوجۆر بێ لە ناو ئەندامان پەیوەستی علاقەی نێوان ئێمە و خوای گەورە تەبارەک و تەعالا هیوایە زۆر ئەهلی سەڵاح و ئەهلی تەقوا هیواشێ زۆر بە سادەیی گرتووە. ئێنە کول لەبینی لەسەر سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام هیوا بووە هاتووە کە فەرموویەتی پرسیاری لە پێغەمبەر کردو عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی نوێژ دەربارەی ڕۆژوو دەربارەی زەکات فەرموویەتی وەڵای هەر ئەوە دەکەم نە لێی کەم دەکەم نە لێی زیاد دەکەم بەڵام هیوەش هەبووە بە سەعات شەو نوێژی کردو و ڕۆژ هەموو دووشەم و پێنجشەم بە ڕۆژوو بووە ڕۆژێک ڕۆژێک بە ڕۆژوو بووە. ئەمن خوازیارم خەڵکی کۆمەڵ ئیسلامی نەچێتە ژێر فشاری ئەو خەڵکانەی کە بە حقد و چینەوە شت دەنووسن لەسەر کۆمەڵی ئیسلامی بەڵام ڕەتدانەوەکەش پێم خۆشە کە هەڵقوڵاوی ئەخلاق و ڕەوشتە جوانەکەی خۆمان بێتن قسەی ناشیرن بەکار نهێنین و نەچینە بازاری خراپ بازارێکە لە ئەخلاق و ڕەوشتی ئینسانی موسڵمان دانەوەشێتەوە. ئێمە ئازادین لە کۆمەڵی ئیسلامی و زۆر جارمان گوتووە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ قۆناغ و مەرحەلەکاندا تەتەوەری پێدەکەین لەوە هەر کاتێک پێویستی بە هەر شتێکی دیکە بکە کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی شەریعەتی خوای پەروەردگاردا و لە چوارچێوەی قورئان و سنەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵی ئیسلامی حەرەکەتی خۆی دەکاتن و کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری قوربان جاوە هەتا ئەو کوڕ و باوکانە لێکجا دەکرێنە تۆزێکی دەوێتن. زۆر باشە مامۆستا چۆن ئێوە تێگەشتنتان ینی ڕوونکردنەوەتان بۆ خەڵکەیە کە وشەی دادگەریش وشەیەکی پیرۆزە وشەیەکە کە خوای گەورە چەندین جار لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێکردووە کە ئەمەش لەوانەیە زۆر جار دادگەریەکە زۆر گرنگتر بێت لە کۆمەڵێک بابەتی دیکە کە هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئاواتی دادگەریەک و عەدالەتیەکە لە هەرێمەکەماندا هەبێت. ئەمن یەکشت بە برای خۆم دەڵێم من زۆر هەڵکە وەچکۆبدێ هەڵوەستە ناکەم لەسەر ناو چکە ناو لەلای من زۆر گرنگ نییە ناوەرۆک گرنگە یعنی من دووسێن مونە بۆ برای خۆم دێنمەوە. حەرەکەی تالیبان خۆ هیچ پاشگرێکی ئیسلامی لە پێش و لە پاشەوەی نییە وەنیە کاکە گیان بەڵام بەهۆی ئیلتیزامیان بەدینەوە بەهۆی گرتنەبەری هۆکارەکانی سەرخستنی دینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەو جۆی کە ئەوان تێیدا یعنی کە لە قائمەی ئیرهابدا بوون بەڵام وایان لە ئەمریکا کرد چۆچیان بە ئەمریکا دادا بە جلوبەرجی خۆیان بە سیمای ئیسلامی خۆیان و هیچ ناوێکی پاشگر و پێشگریشیان نەبوو توانیان کە ئەمریکا ملکەتکەن بۆ هەموو ئەو شەرت و شروطانەی کە هەشیان بوو. گرنگ ناوەرۆکەکەی عەزیزەکەی خۆم ئێمە دەکرێت ناویشمان پاشگر و پێشگری ئیسلامی نەبێ بەڵام ناوەرۆکەکەمان بەڕاستی مسلمانی باش و مسلمانی ساڵح و وەتەنازل نەکەین لەو عەقیدە و بیر و باوەڕەی کە هەمانە. یعنی من قەناعەت ناکەم پیاوی چۆک و مامۆستا عەلی باپیر کە ئەمیری کۆمەڵی دادگەریە یعنی تەنازل لە مەبدەیەک بکاتن کە ئاخیرەکەمانە کاکە ئێمە ڕیش ماسپی کردووە لەو سەحوێدا ئاخیری ئۆخرەکەی بەتەمای چین ئێمە بەتەمان ینی بۆ نمونە تەمەحمان لە چێو دنیادایە بڵێن وەڵا کاکە جا ئێمە لە هیچ شوێنێکدا کە ئەو قسەیە دەکەم ئیلتیزام و دینداریمان لە ئەوە نەبووە بار نەبووە شەرممان نەکردووە شەرممان لە تەدەیونی خۆمان نەکردووە لە هەر شوێنێک بووین شانازیمان بۆی کردووە کە موسڵمانین کە خەڵکێکی دیندارین و خەڵکێکی مولتەزمین ئەوەی کە ئەو ڕیهانەش دەکات بە تایبەتی ڕیهانێکی دۆڕاوە و قەنەعەتم وایە لە داهاتووشدا پەشیمان دەبێتەوە لەو قسانەی کە کردوینی. زۆر باشە مامۆستا گۆڕینی ناوی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری کوردستان وە کۆنگرە سەرکەوتنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ کاردانەوەی تەنانەت لە دەرەوەی هەرێم و عێراقیشی ینی ئەم هەواڵەت دەرەوەی هەرێم و عێراقیشی گرتووەتەوە و هەندێک حیزبی ئیسلامی کە هەم بێ پاشگیری ئیسلامی و هەم بە پاشگیری ئیسلامیەوە پیرۆزباییان کردووە. ئەم دەراویشتەیە ئایا چیمان پێڵێ و پێم وایە ئەم جارە کاردانەوە سیاسیەکان لە دەرەوەی
تەنانەت هەرێمی کوردستانیش زۆرتر بوون لە کۆنگرەکانی ڕابردوو. ئایا ئەمە پەیامێکی جیاوازی تایە بۆەوەی کە ئێمە دڵمان بۆ خۆش بێت لەوەی کە ئەم جارە هەم بارودۆخەکە جیاوازەوە هەم کۆنگرەکەمان سەرکەوتوتر بووە؟ ئەخۆی چاوەکەم ناو ئەتوانم بڵێم نابێتە مایەی بەرەو پێشبردون و بە دواخستنی ئەو حرەکە و جم و جۆلەی کە هەیە بە تەسەوری من. ئێمە وەکو ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ئەتوانین بە هەوڵ و کۆششی خۆمان بە جۆدی خۆمان وە سیاسەتی کۆمەڵی دادگەری ئەو ڕۆڵ دەبینێ بەڕاستی کە بتوانێتن هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ هەم لە ناوخودی کوردستان و لە عێراقیشدا ڕۆڵێکی کاراتر ببینین، بتوانین کە ئەو کۆمەڵی دادگەریە بگەنینە ئاستێکی دیکە کە لە تموحی خەڵکەکەی خۆی دابێتن. و قەنەعەتیشم وایە مەسەلەی خەڵکانێک لەوانەیە بوو بن سڵیان کردبێتەوە لە خودی ناوەکەی کە مەسەلەن کۆمەڵی ئیسلامی قەدیم ئەگە تەرجومەت دەکرد بە عەرەبی الجەماعە الئیسلامیە کە لە ژێرناوی ئەو ناوە لەوانەیە هەندێک شتی نەخوازرا و کرابێتن بەداخەوە دەڵێن، بەڵام مانای ئەوە نییە کە ئێمە بە تایبەتی لەبەر ئەوەمان گۆڕی بێتن، چونکە ئێمە ئەوەمان دەزانی لە ڕابردووش. بەڵام ئیجتیهاد وەکو گوتم مهیبران جێی ڕێز لێگیرانە، خەڵکانێک ئەو ئیجتیهادیان بۆ من وەکو خۆم زۆر لە خۆمیان بە باشتر دەزانم، بەڵام گرنگ ئەوەیە کۆمەڵی دادگەری بتوانێتن لەمە دووە بە هەنگاوێکی فعلی و عملی ئەوەی کە وعدی بە ئەندامانی کۆنگرە داوە ئەو کۆمەڵی دادگەری فراوانتر کاتن لەسەر ئەساسی مەبادی ئیسلامی کە لەسەری ڕێک کەوتووی. زۆر باشە مامۆستا، پێم وایە کە لە ناوخۆی حیزبدا پلانێکی وا هەبووە کە ئەم گۆڕانکاریانە بکرێت، واتە پێشتر پێشخانێکتان نەبووە کە گۆڕانکاری لە ناوەکەیە لە نای سەرۆکا بکرێت. ئێوە پێتان وایە ئەم گۆڕانکاریانی کە لە حیزبدا ئێستا کراوە دەبێتە هۆی گەشەسەندنی کۆمەڵی دادگەری کوردستان، دەبێتە هۆی ئەوەی کە زیاتر ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان ڕوو لە زیادبوون بکەن و ئەوانەی کە پشتگیری لەم حیزبە دەکەن زیاتر ڕوو لە زیادبوون بکەن؟ وەڵام من یەکشت جارێ پەیامەکەی من بۆ ئەو برانەی کە مؤسیسی ئەو حیزبن بە تایبەتی ئەوانەی کە ڕۆڵیان بۆ لە دروستکردنی ئەو حیزبە ڕێ بە خۆیان نەدەن لە ماڵەوە دانیشن و بەهێز و قووەتێک بێنە مەیدان و هاوکاری ئۆرگانەکان بن و هاوکاری خوشک و برایانمان بن و بتوانین هەموو لایەکمان قەناعەتم وایە بە دڵسۆزی، چکە من ئەو قسەم لە کۆنگرەش کرد، تومە ئەندامانی کۆنگرەی کە لێرانن ئەگەر هەمومان بە لێبڕاوی بەڕاستیکار بۆ ئەو پرۆژە ئیسلامیە بکەین کە کۆمەڵی دادگەریە، قەناعەتم وایە خوای گەورە تەبارەک و تەعالە دەمانگەریتە قۆناغ و مەرحەلەیەکی زۆر عەجایب کە ئیخلاصیەت و دڵسۆزیمان لە ئیشەکەیدا هەبێتن. ئەوە دەگەڕێتەوە سەر بەڕاستی ئەو ئەندامانەی خۆمان، کادیرانی خۆمان بە تایبەتیش ئەو برایانەی کە مؤسیسی حیزبەکە بوون و ئەو قیادەی کە ئەمڕۆ قیادەی ئەو کۆمەڵی دادگەریە دەکاتن، چەند بە دڵسۆزی بێنە مەیدان، چەند بە ئیخلاصی بێنە مەیدان، چەند مابەینی خۆیان و خوای گەورە تەبارەک و تەعالە باشکەن، خوای گەورە تەبارەک و تەعالە بەرەکەتی زیاتر لە ئیشەکەی دەخاتن و ئیشەکەی بەرەو پێشتر دەباتن. بەڵام بە مجەڕەد بڵین وەڵاکا کە ئێمە کۆمەڵی ئیسلامیمان کردوتە کۆمەڵی دادگەری، ئەوە هەموو شتێک تەواو دەبێت و جادە تەخت دەبێت و وەزعمان باش دەبێت و بەرەو پێش دەچین بەخواوە خەیاڵ و پڵاوە. بەڵام دەبێت وەکو گوتم بڵێ مامۆستا زۆر بە کورتی ئێستا قسەیەکی زۆر لەسەرمان دەوترێت لەوەی کە ئیدی ئایا ئێستا کۆمەڵ شوێنی خەڵکی سفور و بێدین و ئەمانەی تێدا بێتەوە، سەبارەت بەم جۆرە ڕخنانە چی وەڵامە دێتەوە؟ کاکی خۆمجارە ئێمە کۆمەڵی ئیسلامی لە پێشدا و ئێستا کۆمەڵی دادگەریش ئیش لەسەر چاککردنی خەڵک دەکاتن، هەوڵ دەداتن کە خەسڵەتە جوانەکان لە ناو کۆمەلگە و مجتەماعدا بێنێتە دی، حتا لەگەڵ ئەندامانی خۆشی ئەو ئەندامانەی کە منحەریفن، ئەو ئەندامانەی بۆ نمونە کە جغارە چێشە کە هەر خەسڵەتێکی خراپی هەبێ خوا نەخواستا نەسحەت و ئامۆژگاریان دەکاتن کە باش بێتن، کە چاک بێتن. یعنی کاتێک کە کابرایەکی بێدین بۆ نمونە دێتن بۆ ناو کۆمەڵی دادگەری، دەڵێکە من هاتووم کاکە باش بم، هاتووم تەوبە بکەم، هاتووم دەستبارتان لەگەڵ بگرم، یعنی ئایا دەتوانی دەستی بەڕووی وەبنێ. بەڵام کابرا بێتن ئیلحاد بڵاو کاتۆ لە ناو کۆمەڵی دادگەری، بێتن مەشروب بخواتۆ لە ناو کۆمەڵی دادگەری، بێتن داوێن پیسی بکات لە ناو کۆمەڵی دادگەری، ئەوە قابلی قبول نییە. چاوەکەی خۆم وەکو گوتم ئێمە مانای ئەوە نییە کە ناوەکەمان گۆڕیوە لە مەبادی و لە ثەوابەتی خۆماندا تەنازولمان کردووە. یەکشت گرینگە ئینسان لێ حاڵی بێ حیزبایەتی لەگەڵ دەوڵەتداری جیاوازە. دەوڵەت ئەگەر ئیسلامیش بێتن کە موسڵمانەکانیش بن کاکە سەرۆکی هەموو ئەو خەڵکانن، بە مەشروب خۆریشەوە، بە زیناکەریشەوە، بە مولحیدیشەوە و بە یەزیدیشتەوە، بە هەموو دیانەکانی منحەریفن کە هەن، بە موسڵمانانیشتەوە. بەڵام حیزب لە چوارچێوەیەکی دیکە لە
شێوازێکی دیکە شەرت و شروتی خۆی هەیە بۆ ئەندامەکانی خۆی کە وەریان دەگرێتن. ئێمە تاکو ئێستانەکە ناو کۆمەڵی دادگەریدا شەرت و شروتمان بۆ خەڵکی کە دەبێت ئەندامی کۆمەڵی دادگەری خەڵکێکی ملتەزیم بێ بە پرانسیپەکانی ئیسلام و ئینسانێکی مسلمان بێتن و هەوڵ بداتن بۆ جێڕانەوەی ئەو شکۆیی خوای گەورە تەبارەک و تەعالا کە بۆی نردوین کە ئیسلامە. زۆر سپاس بۆ مامۆستا مەروان گەڵاڵی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان. زۆر سپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. دیارە لە مەولا کۆمەڵی دادگەری کوردستان زیاتر دەتوانرێت هەم ڕخنەی لێ بگرێت لەو ڕۆوەکە دەبێت کار بکات لە پێناو چەسپاندنی دادگەری و هەم خۆشی دەچێتە سەنگەریەوەی کە دەبێت دادگەری لە هەرێمی کوردستاندا بچەسپێت و ئەوەی کە لە ڕابردوودا کردوێتی دەبێت فراوانتری بکات کەمەش لە بەرژەوەندی هەموو لایەکدایە.